ئەم گوندە ناوی گردەسپیانە لە دەڤەری پشدەر دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەڵازێ بە دووری چەند کیلۆمەترێک لە پارێزگای سلێمانی. لەلک کە خۆی باڵندەیەکی وەرزیە، ینی بە پێی وەرزەکانی ساڵ شوێن دەگۆڕێ. بۆ یەکەمین جار باڵندەی لەکلەک لە ساڵی 1996 بۆ یەکەم جار هات لەسەر ئەم تووە کە تۆکەمان هەڵپەرداوتە بوو، یەکەم جار هات نیشتەوە. بەنە ڕێنمایی چەند کەسێکی بەتەما وتیان تۆزە کێلانەکەیان بۆ خۆشکە دواتر دروستیان کرد بە بەردەوامی ساڵانە ئاوە زستانان لە ناوەڕاستی زستان نێرەکە دێتەوە داخوا شوێنی هێلانەکەی گونجاوە ماوە یان نەماوە دواتر مەیەکەی دێتەوە. ئەو جار دوای ئەمە سەرەتایی وەرزی بەهار نێرومێ جوود دەبن، دوای جوود بوونیان هێلکە دەکەن کە هێلکان کردن و هەردووکیان هەر بە مشتەڕەکی لەسەر هێلانەکە کردەکەون تا جوچکە هەڵدێنن. سەرەتا کام جوتە هاتن لەسەرم هێلانان کرد بۆ ساڵانی دواتر وردە وردە زۆر بوون. ئەمێرە ئێستا بە نزیکەی زیاتر لە 89 جوت لەکلەکی لێیەوە تا زیاتر لە 9 هێلانە 10 هێلانە لەم گوندە هەیە کە گوندی گردەسپیانە. سووری ژیانی ئەو باڵندە سووری ژیانیان کۆمەڵایەتیە کە دەبینی سەرەتا نێرومێ دەکەن کۆمەڵێک لەکلەک دێن وەکو میوانداری بە ئاسمانی ئەو گوندەدا دەسوڕێنەوە و تەقەتەق بۆ یەکتر دەکەن. بە هەمان شێوە کاتێک هێلکە هەڵدێن هێلکەکان دەکات یان کاتێک جوچکە هەڵدێنێ بە هەمان شێوە ئەم کاینە کۆمەڵایەتیان هەیە دێن لە ئاسمان تەقەتەق بۆ یەکتر دەکەن وە کاتێکی جوچکەکانیان گەورە دەبن و باڵەفرە دەفرن بە هەمان شێوە کۆمەڵێک لەکلەک دێن لە ئاسمان تەقەتەق بۆ یەکتر دەکەن جاوە ئاماژەیە بۆ کۆمەڵایەتی خۆیان ئێمە لێیان تێناگەین بەو شێوەزە سوور و ژیانیان دووبارە. ئەوەندەی کە لەو گوندە نیشتە جێبووین و زیاتر ئاگامالیان بێگومان پێم وایە خێڵخێڵ هەن بە تایبەتی ئەم جووتیان سەرەتانەی دێش هیچ لەکلەکێک بێتە ئاسمانی گردەسپیانیش کە بۆی دەچوو لێی دەدا. ئەمە ئاماژەیە کە بۆەوەی کە پێما بێ لەکلەکیش تیرە تیرە و کۆمەڵن جیاوازیان هەیە. ئەوە یان ساڵ لەم گوندە بەدیمان کرد یاردەیەکی نامۆ بوو، ئەویش ئەوە بوو چەند جووتێک ئاجی لەخلق نەخۆش کەوت و مردن. هۆکاری نەخۆشیەکەش نەمانزانی ئایا دەرمانە ئایا نەخۆشی ڤایرۆسیە لەبەرەوەی باڵندەیەکی کێویە و ناتوانێت مرۆڤ سەیتەرێ بەسەرداکە. هەر بوو نمونە ئەم هێلانەیە دوای خۆمان هێلکەشی کردبوون کەچی هەردوو نێرە و مێیەکە مردن. ئێستا جووتێکی تر هاتووە لەوێ شوێنگرەوەی ئەم لەکلەکانە بووە. هەتا برایەکەم هەبوو بە ناوی فازڵ دکتۆری ڤێتەنەریشی بۆ هێنان بەڵام لەبەرەوەی باڵندەیەکە و کۆچێرە و دەفرن ناتوانرێ بژیرێ نەمانتوانی چی لەدا. لەکلەک لەبەر ئەوەی نێرومێیە کە هەر یەکێکیان مردار دەبێت تەنیا دەمێنیتەوە ئەوەی
پاشی چەند ڕۆژێک هەز دەکەین کۆمەڵێک لەکلێک دێنە ئاسمانی ئەم گوندە و یەکێکیان بۆ بەجێ دێڵی جانا ئەگەر نێرە بێ مێ بۆ بەجێ دێڵی ئەگەر مێ بێت نێرەی بۆ بەجێ دێڵن بەو شێوەیە سۆڕیژان هاوساریەتی دروست دەکەن. ئەم حاجی لەقلەقانە ئەگەرچی گیاندارێکی چێوین بەڵام بۆ ئێمە بوونەیەک خێزانەیە چونکە لە ناو حەوشەیەکەی ئێمەدا هەمووی تقریبان چەند مەترێک لە ئێمە دوورە چەنددارێکی لەن زیاتر لە 4-5 هێلانە ئاجە لەقلەقی لێیە بەردەوام ئەمە لە نێویان دێن و دەچین یان لە سەربان یان لە بندارەکان ئیشوکات دەکەین هاتچۆ دەکەین هیچ کات لە ئێمە نەترساون هیچ کات لە ئێمە ناترسن ئەنی بۆیە وەکو بەشێک لە خێزانەکەی ئێمە لێ هاتووە ئەگەرچی لە شوێنەکانی تر لە شوێنی بەرز لانە دەکەن یان لە شوێنی دوورتر ئەوە دەکەن بۆیە ئەم حاج لەقلەقانە خەزڵەتێکی تایبەتی خۆیان هەیە لەگەڵ ئێمە ئاشنا بوون هیچ لە ئێمە ناترسن. ئەم حاج لەقلەقان لە ساڵی 1996ەوە ئێوارەیەکیان بڵێندانەیەک هات دارێکمان هەڵپەرداوت بوو لەسەر وێنیشت ئەمەش لەوەیە حەزمان لێکرد پێمان جوان بوو شتێکی جوان بوو هیواتمان بوو لە لێرەکانە بڵێن هێلانەیەک بکە بۆیە چەند چرکەدارێکمان بۆ لە ناو دارەکەی هاویش لە سەرەوە لەسەر توەکەی دوایش بۆ خۆی وردە وردە حەزی پێکرد چیرکەداری دێنان هێلانەکەی دروست کرد ئەو ساڵە تۆزێک بۆ خەڵکەکە نامۆ بوو بەڵام بە حکمیەوەی ئێمە پارێزگاریمان لێ دەکرد کەس نەدەهات منداڵ یان گەورە هەر لە دوورەوە تەماشایان دەکرد و پێیان شتێکی زۆر جوان بوو بەس ئێمە بە حکومی کە پارێزگاریمان لێکرد بەردەوام بوو لە هێلانەکەی خۆی بۆیە بۆ ساڵ هێلانەکانی زیاتر بوون ئێستا هەر لە ناو دەرماڵەکەی ئێمە تقریبان 5 هێلانەی لێیە لە تەنیشتی ترمان هێلانەیەکی ترەیە لەو بەری تقریبان 4-5 هێلانەی لێیە بەکۆی گشتی تقریبان 8-10 هێلانەی لێیە. بەیانیان ئێمە زوو بە تەقەتەقی ئاجی لەقلەقان بەخەبەر دێنەوە شتێکی زۆر ینی جوانە دەنجیان زۆر خۆشە بێ کێشەن ینی هیچ زەرەدێکیان نییە بۆ ئێمە بەس تەنانەت جوانیە استیفادێکی زۆر جوانیە بە حکمەوەی کۆچەریە زستانان دێت زستانان لە سلوبڕیەکی دەکات چەند ڕۆژێک لێر دەبێ و دەگەڕێتەوە دواتر هەردووکیان بەیەکەوە دێنەوە لانەکانیان تعمیر دەکەنەوە نێرە و مێی دەکەن زیاتر لە چەند مانگ ئەگەر هێلکان کرد جوچکان کرد دەمێننەوە لێرەکانە تا تەواو ئاجی لەقلەقەکان باڵافڕە دەبن و دەڕۆن بەڵام لە هەمان کاردا ئەمانە چەندین مەراسیمی تایبەتی خۆیان هەیە هەر لەگەڵ گەڕانەوەیان بۆ ئێرەکانە کۆمەڵێک ئاجی لەقلەق کۆ دەبنەوە بەسەر یەکەوە
تەقەتەقێکی دەکەن ینی وەکو چۆن دەڵی شای و زەماوەندێکی خۆیان دەکەن لە کاتێک کە هێلکان دروست دەبێت بڵین خەریکی کورک بوون بە هەمان شکل ئەم مەراسیمە دەکەن یان لە کاتێک کە جووسکە هەڵدێنن بە هەمان شکل لە کاتێک باڵەفڕە دەبن بە هەمان شکل حتا لە کاتی کە دانەیەکیان بڵین نامێنێت ئەوان وەکو هەستکردن بەوەی کە دەچن دانەیەکی تر زەماوەندی بۆ دەکەن تەقەتەقێکی زۆر لە دەوروبەری یەکتر دەکەن